هەرێمی کوردستان ساڵانە پێویستی بە نزیکەی 9 ملیۆن لیتر شیر هەیە بە 4 ملیۆن و 300,000 سەر ڕەشە وڵاغ و مەڕ و بزن ناتوانێت ئەو بڕە شیرە بۆ پێداویستی ناوخۆیی دابین بکات. سڵاوتان لێبێ ئەم کاتتان باش. تا چەنە دڵنیاین لەو ماستەی کە ڕۆژانە دەیکڕین دەیخۆین و بەکاری دەهێنین بە تایبەتی لە ژەمی بەیانیاندا کە خێزانی کورد وەک ژەمێکی سەرەکی بەکاری دەهێنێ ئایا ئەو ماستەی کە هاوردە دەکرێت تا چەنە لە تاقیگەکان پشکنینی تایبەتی بۆ دەکرێت لە ڕووی فیزیایی و بەکتۆرۆلۆژی و چەندین پشکنینی دیکە ئەو کاتە دەچێتە بازاڕ و مارکێت و دوکانەکان و دەوترێت بە خەڵکی کە بەکاری بهێنن. لە ماوەی چەند ساڵی ڕابردوو کێشەی زۆر هەبوو لەوەی کە شیری وشک کراوە بە ماست و بە ناوی ماستی کوردی فرۆشراوە بە خێزان و بە تاچی کورد. تا چەنە چاودێری لەسەر کارگەکان هەیە لەسەر و بازرگانانە هەیە کە ماست دەهێنن ئایا تا چەنە ئەو ماستە کوردیانی لە لادەکانیشە دروست دەکرێن تەندروست و باشن بۆ بەکارهێنان. لەسەر پرسە بە تایبەتی ماست قسە دەکەین لە بنکۆڵی ئەم جارە لەگەڵمان بن. ماست لای خێزان و تاشی کورد لە ژەمی بەیانیاندا وەک خواردنێکی سەرەکی مامەڵەی لەگەڵدا کراوە لەسەر سفرەدانراوە. ڕەنگە لە ژەمەکانی دیکەشدا ئەم ماستە وەک ماستا و بخورێتەوە. بەرەبەیانێکی زووە و بەڕێوەین بەرەو یەکێک لەو کارگانەی کەوا خاوەنەکەی لە 2 مانگا و مەجەڵێکی کوڵاندنی شیرەوە دەستی پێکردووە. ماوەی چەند ساڵێکیشە خاوەنی کارگەی بەرەمێنانی شیرەمەنی خۆیەتی کە گەیشتین ژمارەیەکی کەم لە مانگا و ڕەشە وڵاغ مابوون کە شیرەکان بدۆشرێ و ڕەوانی کارگە بکرێن. کارگەکە تەنها بەم ڕێژە شیرە بەڕێوە ناچێ بۆ پڕکردنەوەی پێداویستی شیر لە چەند گوند و ناوچەیەکی دیکەوە هاوردە دەکرێت و تەنانەت بۆ دروستکردنی قەیماغ لە قەزای سەی سادقەوە شیری گامێش دەهێنرێ. زیاتر لە 10 خێزان لە کارگەکە کار دەکەن و حاجی سابیر خۆی سەرپەرشتی هەمویان دەکات. نایشارەتەوەکەوە لە 4 بەشی ئەو ماستەی بە ناوی کوردیەوە دەفرۆشرێ 3 بەشیان ساختەیە. ئەم ئیشەکە کردومە لە 2 مانگا و منجەڵ و پەرەمێزەوە زامی 3 منجەڵەکە لە دوامانەوە ئەبینرێ. لەو منجەڵەوە من دەستم کردو بەم ئیشە چونکە بە ساخی هێنام ئەلحەمدوللا وردە توانیمە گەورەیکەم و لەسەر پێکۆم بۆست. لەگەڵ کارگە دامەزاندەوە بەڵام منجەڵەکە هەر لەبیر نەکردو ئیشی بیەکەن. چییە بەرهەمەکان کە ڕۆژانەی خەنە بازاڕەوە؟ بەرهەمەکان یەکەم 2 نەوع ماسم هەیە من ماسی مانگا ماسی گامێش. ئەم ماسی مانگا کە ئاوا بە شێوەیەکی تۆزێ تون و جوانە شیری گامێشی تیەکەم. شیری گامێشی تیەکەم لە تەنێکە 100 کیلۆی تێ ئەکەم شیری گامێش بە حکمی ئەوە ئەبێ بە ماسێکی بەلەزەت و تونیشە. شیری گامێش شیری تەڕ؟ شیری تەڕ بەڵێ باشە. چیتر بەرهەمەکانم پێ بڵێ. بەرهەمەکان کەرەمان هەیە. بەڵێ باشە. ئەمە کەرەیە کەرەی کوردیەمە کەرەی کوردیە بەڵێ. ئەمە دوای ئەوە قەیماخمان هەیە. ئەمە قەیماخەکەمانە لە شیری گامێش ئەکرێ قەیماخەکە. گامێشەکان لەکوێ بەخێوەکەن؟ گامێشەکان لە سەیسایەخە بە زۆری لێوە بۆ مێوە 15 ساڵە ئەو عقلە هی حاجی مەحمەدشێنی خۆت بڵێ لێوە ئەو هینەم بۆکەن. پەنیرمان هەیە 2مان هەیە لەگەڵ شیری فرێشە. ئەمە ڕۆژانە ساغە بێتەوە. ئەوە چەندێکە خەنە بازاڕەوە؟ ڕۆژانە 2 تەن و نیو ئەخەینە بازاڕەوە. حاجی سابیر بێجگە لە سەتڵە تایبەتەکەی خۆی کەلۆگەی لەسرە ئاوکات سەتڵی سپی بەکار دەهێنێ و دەڵێ هەندێک کەس لەو جۆرە سەتڵانە نەبێ ماست بە کوردی نازانن. نرخی لیترێک شیری فرێژ نزیکەی 1250 دینارە تا دەکرێت بە ماست نرخەکەی دەگاتە 2000 دینار بەڵام کیلویەک ماستی هاوردا بە 1000 دینارە. بە پێی سەرژمێریی ڕێکخراوی فاو کە لە ساڵی 2007 لە سەرتاسەری عێراق بە هەرێمی کوردستانی شەوانجام درراوە 1,900,000 سەرمانگا هەیە بەڵام هێشتا ناتوانرێ بەرهەمی ناوخۆیی پڕ بکەنەوە و ماستی کارگەکان ئێران و تورکیا هاوردەی هەرێم و عێراقیش دەکرێن. ئەم هەموو سەتڵە لە بازاڕە بە ناوی ماستی کوردی و فرۆشی قسەی تۆ چییە؟ ئایا هەموو ماستی کوردیە؟ نەوەڵامی ماسی کوردی نییە چۆن سەتڵی ئەو سەتڵە کوردیە کە جەنابەت سوالێکی جوان بوو لە ناو شاری سێمانیە کە چۆن زوو باو بوو ئەڵێ علوجە بێ ساحێبە کە دایک و باوکی نییە سەنەوی نییە سیارێگە فرۆشن ئەڵێ علوجە هیچی نییە. ئەم سەتڵە کوردیە ڕێزم هەیە بۆ براجووتیارەکان و خەڵکی گوند نشینەکان هەیە بە ساخی تێیەکە. ئەمان چەنە خەڵک گوند نشینەکان و یەکێکی وەک منەگە بە ساخی تێیکە 3 ئەوەنە
تەزویرە هەمووی وشکە و بەس ماسی کوردی ژەفرۆشێ واتاگە لە چوار بەشە سێ بەشی تەزویرە بەڵێ لە چوار بەش سێ بەشی تەزویرە ئەرەوەڵە ماڵ نییە لەسەر کەس چۆن ماڵ نییە لەسەر کەس هەراڵێ کوردیە بڵێن سە من کارتی یەکەم بڵێن کە لەوانەیە کارگەکانی تریشەکە لە وشکە ئیشەکە سە من معلوماتم هەیە لە کەرکووکەوە ڕۆژانە دوانزە بەڕاد ماسی وشک دێت ئیسە من ئەم ماسە هەچ کێشەیەکی هەبێ لە ڕووی قانونی و بەرپرسیارم بانگمەکەن بۆ محکەمە لیژنەکان ئاگادارمەکەنەوە ئەمان ئەگە ئەمە بوو کەسنی کوردیە هی کوردی کێ نازانی هی فلان دێ نازانی هی خەڵکە لە ناوبازار و لە شوێنی قاچاقە دروستەکە نازانی کارگەیەکەوە تەیەکە لە وشکە و ئەچێتە بازارۆ ئەمە بێدایک و باوکە سەرچاوی ماست لە هەرێم لە دووڕێگەوەیە یەکێکیان ئەوانن کە مەڕووماڵات لە گوند و سنووری شارەکان بەخێو دەکەن بۆ مینی مارکێت و دوکانی گەڕەکەەکانی دەنێرن یان لە شوێنی تایبەت بە ماسفرۆشانی وەکو مەدانەکانی ماست ساغی دەکەنەوە ئەوەی دیکەشیان سەرچاوی کارگەکانی شیر و ماستن کە لە هەرێمدا هەن یاخود لە دەرەوە هاوردە دەکرێن ئێرە مەدانی ماستەکەیە لە ژێر پردەکەی شەقامی مەولەوی سلێمانی هەموو جۆرە ماستەیەک لێرە دەست دەکەوێت زانیاری ئەوەم وەرگرتکەوە کەسێک لە کەرکووکەوە ماستی شیری وشک دەهێنێ و لەم مەدانە بە ناوی فرێشی کوردیەوە ساغی دەکاتەوە ئێمە معمەلی لە سلێمانی وەچینمان نییە ڕاست معمەلن ڕاستەخۆی نێرن لە کەرکووکەوە بەخوا ئێمە ناینێری ناوەڵڵا ئەی چی بکەین ئەڵایە تا ئێستا معمەلمان نییە لە وەکیلمان نییە لە سلێمانی ڕاست زۆر چاکە بە شیری وشکەیکەن وانە قوربان شیری وشکە بۆ لە ئاراڵە زۆر چاکە بەڵام خەڵک وەکو ماستی کوردی ئەیخوات کێشەی نییە ڕاستی منەمێ بە خەڵک بڵێ ماستی کوردیە ماسەکەمان لەگەڵ معمەلەکانی تورکیایە تامی سەڵکیەیە خۆتان بە خەڵک ناڵن ماستی کوردیان ماستی کارگەیە چۆن پێ بڵە ماسی کوردیە ماسی معمەلە لە قەدی نووسراوە ماستی معمەلە بەڵام بە شیری وشک شیری وشکە هەمووی خۆ دەیخۆی بۆ نایخۆم کێشەی نییە ماسەکەی من گرانە مازن ئەرزان نییە مازن گرانە لە بەرەی شیرەکە فەرقی دەچینە بەڕێوەبەرایەتی خۆپاراستنی تەندروستی سلێمانی زانیاری ئەومان هەیەکەوە هەندێک جۆر ماستی کارگەکان بەرواری بەسەرچوونیان لە 21 ڕۆژەوە گۆڕیوە بۆ مانگێک هەر بۆیە ڕێگەی پێ نەدراوە بەخرێتە بازارەوە ماوەی بەسەرچوونی ماست ماوەی ڕێگە پێدان ناوەی بەسەرچوون ڕێگە پێدان بۆ 21 ڕۆژە 21 ڕۆژ ئەگەر لە دوای 21 ڕۆژ دەست دەکات بە دووبارە فێرمنتێشنەکە و دەڕوا بەرەو گەنین ئەمە 21 ڕۆژ بۆ چ ماستێک بۆ ماستێکی هاوردە و ناوخۆی کارگەکانی خۆمان بەڵام ماسێکی کوردی ماسی کوردی هیچ تێنەکراوە ماسەفاتیشی نییە بڵێ ئەمە ماستێکی محەلی و ئەبێ ئەم نەڕۆژ لەلایەکە ماستی دروست کراوە بڵێ ئەمە کۆنتترۆڵەکرێ ئەمە کۆنتترۆل چۆنەکرێت ڕاستەخۆ کەو کەسەی کە من لێ یەکڕمە بێت سیقا لەسەر سیقاخ ماسی کوردی متمانەمان بە ماستی لادەیەکە یان هی خزمێکی هەیە وەک لە ماسێکی لەوانەیە لە ئەنجامی ماستە کوردیەکە لەوانەیە لە ئەنجامی بەکتیا بێت تۆزە کێشەمان بۆ دروستکات ئەویش یعنی بەقی ئەوە نییە کە کیمیایەکە کێشەمان بۆ دروستەکات مالی حافیزە و کێشەمان بۆ دروستەکە پلاستیکەکی کێشەمان بۆ دروستکە زیان بەخش لە ماستێکی کوردی باشترە لە ماوەدێکی کیمیایی لە ماستێکی هاوردە بەڵێ چکار کیمیایەکە تەراکومەکە تۆریجەکە بەڕاستی لەوانەیە حساسیت دەکەوێت تەسەموم هەبێت بەس بۆکو کیمیایەکە نییە کە تەراکومەکات و سەرطانمان بۆ دروستەکات و خەسانی بۆ پڕەکە لە نەخۆش یعنی هۆکارە بۆ شێر 50 بەڵێ زۆر چکار زۆر یعنی ئێستا ماست لەبەری خۆراکی ڕۆژانە و ئەساسیە بەڵێ بێ زۆر چاومان لەسەری بێت چۆن بەرهەمەکانی وەکو خوێ و ڕۆن و ئەمانش زۆر باشە بۆچی کار بە یاسایەکەکەن کە هی 35 ساڵەوە پێشە ئەو ماسەفاتی عراقیە لە کواڵیتی کۆنتترۆلی عراقی دروستکرا و ئەوان ئەتوان دەستکاری بکەن بەڵام بڵێ ڕێنمایی ئەمە ئەبدەیتەکرێتەوە بە ڕێنمایی ئەبدەیتەکرێتەوە مەسەرەن زۆر جار لە مازاراتی خۆمان مجموعەشت دەستکاری ئەکرێت کە ئەبدەیتەکرێتەوە ئێمە ڕێنمایەکەی وەزارەت ئەبێتە جێگرەوەی ئەم ماسەفاتە لەم تاقیگەی ئەو خۆراکدا ڕۆژانە لە دوو کات و شەفتی جیاوازی دەوامدا هەموو جۆرە پشکنینێکی کیمیایی و فیزیایی و بەکترۆلۆژی بۆ خواردەمەنی و لە ناویاندا ماست ئەنجام دەدرێ ئەوان مامەڵە لەگەڵ کۆد و ژمارە دەکەن و خاوەنی بەرهەمەکان ناناسن بەڵام وا دیارە بەرپرسان و کارمەندانی تاقیگەکەش لە نەشیایی شوێنەکەیان نیگەرانن ئەگەرچی شوێنی نوێیان بۆ دیاری کراوە بەڵام بەهۆی قەیرانە یەک لە دوای یەکەکان
ناتوانراوە تەواو بکرێت. ئەم شتانش ئەم ئاوێنانش ئەم کەوچکشتانی کە پێی وەرەگرین ئەبێت تاقیمیکەین جوان لەبەرەوەی هیچ جوارە بەکتریایەکی تر لە کاتی تاقیمەکانت ناو ساڵڵەوە ساریکەینەوە لە چی بوو لە ناوکەم ئەوە دیلیشنەکە پیکتۆنەوەتارە لەگەڵ ئاوی قەتار ئەم ئیشەی کە ئێمە لێرە ئەیکەین لە مختبەرە بەڕاستی مختبەرەکەمان پێویستی بە نۆژانکردنەوەیەکی زۆر باشە هەم لە ڕووی ئیشکردنمانەوە هەم لە ڕووی شوێنی بیناکەوە هەم لە ڕووی خۆڕازینی لە مختبەر نەوەڵا من بەڕاستی رازینیم لەمە چکە ئەم ئیشەی ئێمە بەم ستافۆ بەم ئیشەوە کە ئەیکەین پێویستمان بە مختبەرێکی پرۆفیشناڵە مختبەرێکی باشە مختبەرێکەیە کە لە هەموو ڕوویەکەەوە گونجاو بێت. چەند ساڵ لێرە مختبەرە؟ زۆر دەمێکە مختبەرە وە شوێنەکەشی ئەساسان ئەم بینایە بۆ مختبەر دروست نەکراوە. ڕۆژانە نمونەمان بۆیێت نمونونەکانیش لە چاودێری تەندروستیەوە بۆمانێ بەشی ڕقابی سەحیەوە تاجیر معاملەی لەگەڵ ئەوانە وەسڵ لای ئەوانە برێت لەگەڵ سامپڵەکانی ژەبا بۆ لای ئەوان ژمارەی لێن کۆدی لێن ئەو کۆدێکە لێن ئێمە بە کۆدێکی مەجهولی بۆمانێت بە 200 ئەو ڕقمەکانی تر ئەڕوا تاکو ئەو مانەتەوە بێت بەڵام ئەو ڕقمانە ئێمە نازانین هیچەیە هیچ شەریکەیەکە تاجرەکەش نامینی معاملەمان هی بە هیچ شێوێ لەبەرەوە خاتگشتیتیان نیە ئەگەر نەشیا بوو بە نەشیاویینەوە ئەگەر شیاویش بوو بە شیاویینەوە بەڵێ ماس بە پێی ستاندەری عێراقی بۆ 21 ڕۆژە لە 21 ڕۆژ زیاتر نیە مەگەر معاملەی حراری کرابێت بۆ 6 هەفتەیە تەنها ئەو جۆرانیان نەبێت. تەنها پشکنینی تاقیگەژ نییە بەڵکو چاودێری نرخ و قەباری ماستەکانیش چڕتر کراونەتەوە کە چۆن بن چەندین شوێنیش داخراون و دراون بە دادگا. هیچ شوێنێکتان داخستووە؟ وەکو لەسەر نرخ بەڵێ شوێنمان داخستووە لە مارکێتەکان ئەوەی کە جای وەرگتووە نەکەن لە فەرماست لەسەر شتە شمەکانی تریش خۆدا نەزان لە کاتی کەرنتینەکە لە کاتی بە شێوەیەکی بەرچاوتر بەڵێ سەدانمان چوونەتە کارگەکانی بەرەوێنانی ماست بەڵێ بەهاما شێوەی مەچوونەتە ناو کارەکانەوە بۆ بەدەوە چوون بۆ ناو ئەو کارگانە بەمبەستی کێشی یاسایی هەروەها ئەو مادانی کە بەکارێن لەو شوێنانەیە. چیتان بینیوە؟ شوێن هەبوو غرامە بکرێ شوێن هەبوو دابخرێ ئێستا لە چەند ساڵی ڕابردوو لەم ماوەی پێشوو چیتان بینی؟ بەڵێ لە چەند ساڵی ڕابردووە چەندەها شوێن کە لەلایەن لیژنەوە بەشەکان و چاودێری بازرگانی و تەندروستیەوە سەردانمان کردوون ئێمە لیژنەوە بەشمان هەبووە هەستاین بە داخستنی ئەو شوێنانە لەبەروی هەستاوان بە بەکارهێنانی شیری وشک بۆ بەرهێنانی ئەو ماسە خۆتان نەزان کامە قەداقەیە کابێت شیری فرێش بەکاربێنن بەڵێ ئەوان هەم گرتوشمانە بە چەندەهاتان لەو شوێنانەیە. بە پێی داتاکانی بەڕێوەبەرەتی سامانی ئاژەڵ لە وەزارەتی کشتتوکاڵی حکوومەتی هەرێمی کوردستان نزیکەی 300,000 سەر ڕەشەوڵاغ و 4 ملیۆن سەر مەڕ و بزن لە هەرێمدا هەن کە توانای دابینکردنی 282,000 لیتر شیریان هەیە پێویستی ناوخۆیی ساڵانەش 485,000 لیترە بۆیە 210,000 لیترەکەی دیکە بە هاوردەی شیری وشک بۆ ناو هەرێمی کوردستان پڕ دەکرێتەوە. بەڕێوەبەری سامانی ئاژەڵ دەڵێ لەگەڵەوەی هاتنی ماست و شیری وشکی هاوردە بە هەموو زۆرە قەدەغا بکرێت. تا بەرهەمی هاوردە هەبێت بابەتی هاوردە هەبێت نابێت چاوەڕوانی ئەوە بکەین بەرهەمی خۆماڵی گەشە بگات و بکاتەوە ئاستی کە جێگای تۆمەحی هەموو لایەک جاگە بەرهەمی هاوردە نێت چۆن خواستی خەڵک پڕەبێتەوە لە بابەتە شیرەمەنیەکان. بەڵێ طبعاً ماست خواستێکی زۆری لەسەر ڕژەمێکی سەرەکی دانێت لە بەنیان چۆن ڕێی لێ بگرین؟ بەڵێ طبعاً خەتۆی یەکەم ئەکرێت بە بابەتی مەسەلەن تەحجیم بکرێت یان بە شێوازە لە شێوازەکان باجی لەسەردا بژێن یان بە شێوەیەکی تر بڵێن بە نەوعی لە نەوعەکان وەکو پێداویستی لێبێت و هەر پارێزگایەک چەندی پێویستە لە ماست لە شیر لە بەروبوومەکانی تر بۆی دابین بکرێت ئەمە لەلایەک لە ناو قسەکانی جەناب تامەژەت بە خاڵێکدا و بە سەرنجی ڕاکێشەم من وەکو بەڕێوەبەری سامانی ئاژەڵ زۆر پێمە ئاساییە ئەگەر هەتا بگاتە حەدی قەدەغەش ئێمە بەڵام لایەکەی ترەوە مەسەن پرۆژەکانە بژێنەوە پرۆژەی گاوداریە پرۆژەکانی ئەوەی کە مۆڵەتیان هەیە لە وەزارەتی کشتتوکاڵ یان ئەوەی کە باسمان کرد بە شێوەی پرۆژەی بچووک لە گوندەکانە هەیەمانە ڕژێنەوە لەگەڵ قەدەغەکردنی بەرهەمی شیرەمەنی هاوردەکراون باڵی جان قەدەغە بکرێت باشە یەکسەر جێگرەوەمان هەیە زانی بەڕێی من تەحملی ئەو ئەزمەیە بکەین بازارە دروستە بێت بۆ ماوەیەکی کاتی یان گرانبوونی نرخ بەڵام ئامانجا گەورەکە مهمە ناخۆشیەکی کاتی
تحملی هاوڵاتیان و ئێمە وەکو حکوومەت بۆ ماوەیەکی کەم مەودا بەڵام لە ئامانجا ئەوەی دەستمانەکەوێت چییە بمانێ نەمانێ پرۆژەکان ئەوەی کە بۆ نمونە دەسەر ئاژەڵی بووە لە نەتیجەی هەیە ئەزانێ بەرهەمەکەی پارەیەکی باشەکە و بەرهەمی هاوردنیە حیمایەکرێ لە زۆر بەروبووما بۆ شێوازە بووینێ ئاسانکاریشی باشەکرێت ئێستا من وەکو هەر وەکو بەڕێبەری سامانی ئاژەڵ پێشەوەی بێمە ئەو بەرنامەی جەنابەت هەر دەدەقەیەک پێشەوە بەرنمەیە پرۆژەیەک هات هەشتا سەر هین بوو وزەی پرۆژەکەی بوو توانای پرۆژەکەی بوو لە با بڵێ مانگای شیر هات داوای هێنانی ئاژەڵی کرد دەرەوە بەپێی حەجمی وزەکەی ئاسانکاریمان بۆ کرد و ئەو نووسراوانەی کە ئەکرێت و هەتا هەنێ جار ئەیخینە پێش هەندێک معاملات و هەندێک بابەتی دیکە کە لەسەر مەسەلەن مێزەکانمانەیە و لە ژوورەکانی ئەمە بۆ ڕاپەڕاندنی بە بڕۆی پسپۆڕان پەرەدان بە کەرتی ئاژەڵداری چارەسەرە بۆ بەرزکردنەوەی بەرهەمی ناوخۆیی لە ماستی سروشتی لەگەڵ دروستکردنی کارگەی گەورەی بەخێوکردنی مانگای شیردەر لە پارێزگای هەولێردا 6 پرۆژەی مۆڵەتدراوی کشت و کاڵی پیشەسازی بۆ بەرهەمێنانی شیرەمەنی هەیە بەڕێبەری گشتی و بەرهێنانی هەولێر لە ڕێگەی پرۆگرامی بنکۆڵەوە دەڵێت هەموو کار ئاسانیەک دەکەن بۆ ئەو کەسانەی لەم بوارەدا بیانەوێ وەبەرهێنان بکەن. ئێمە لە پلانی 2020 وەبەرهێنان چەندین پرۆژەی شیرەمەنی و چەندین پرۆژەی گاوداری کە زەویان بۆ تەرخان کراوە لە کاتی ئێستادا و پرۆپۆزەلەکانیان ئامادەیە ئێمە بە هەماهەنگی لەگەڵ وەبەرهێنان ئەو پرۆژانە دەستنە بواری جێبەجێکردن. تەواوی پرۆژە گاوداری و شیرەمەنیەکانمان ڕەوانەی گوندە دوورە دەستەکان کردووە ناکرێت کەسێک لە چۆمان ڕە بەرهەمەکەی بینی لێرە ساغی بکاتەوە چەندین پرۆژە لە سنوورەکانی مێرگە سۆر لە سنووری چۆمان لەو سنوورانی ڕەواندز کە لە دەشتی هەریر ئەو شوێنانەمان دیاری کردووە کە فعلەن پێویستیان بۆ کارگانە هەیە بۆ ئەوی بەروبوومی جوتیاران لەوێ شیر کە پێویستی بەوەیە لە ماوەیەکی کورت بگوێزرێتەوە چونکە حتمما میکرۆبی لە ناو شیرە زیاکات بەشێک لەو کارگانە گرێبەستیان کردووە لەگەڵ ئەو جوتیارانە و ئێمەش پرۆپۆزەلێکمان ئامادە کردو بە ڕێبەرایەتی گشتی وەبەرهێنان کە بتوانرێ خەڵکی گوندەکان لە ڕێی دابینکردنی ئەو ئاژەڵانەی کە شیر بەرهەم دەهێنن بۆ ئەوی بتوانن لەلایەن خودی وەبەرهێنەرەکەوە تەمویل بکرێن و بەرهەمەکانیشان لێ وەربگیرێتەوە لە هەمان کاتیشدا هەردوو لا سوودمەند بن. هەندێک لە پسپۆڕانی بواری بەرهەمەکانی شیر دەڵێن شیری وشک زۆر جار ئەو مادانەی تێدا زۆر زیاتر و تەندروسترە لە شیری فرێشی ئاژەڵەکانی هەرێمی کوردستان بەڵام بەشێکی دیکەیان وەک ئەم مامۆستایی زانکۆی سلێمانی کە خاوەنی 5 توێژینەوێ لەسەر ماستی فرێش بە تەواوی لەگەڵ ئەوەیە کە تەنها ماستی شیری کوردی فرێش بەکار بهێنرێ. ئەگەر ماستەکە کوردی بێت بە شێوەیەکی سروشتی و تەندروست بەرەمات بێت ئەم بەکتریا سوودبەخشانە بەردەوام لە زیادبوونە لە ناو ماستەکە. ئێمە مرۆڤ چۆن هەستکەین بۆی کە ئەمە ماستێکی سروشتیە طبیعیە ئەگەر ماستەکە لە ماوەیەکی زۆر کورتا بەرەو ترژبوون بڕوە ئەمە بە دڵنیاین ئەوین کە هیچ ئیزافاتێکی بۆ نەکراوە لە ماوەیەکی کورتە ترژ ببێ یعنی لە ماوەی ڕۆژێک 3 ڕۆژ ترژ ببێ ئەمە بەڵگەیە لەسەرەوەی کە ئەم بەکتریا سوودبەخشانە بەردەوام لە چالاکبوون و زیادبوونە و ئەم ترژبوونە زۆر سوودێکی باش بە لەشی ئێماگەێنێت چونکە من توێژینەوەکانم لەسەر ئەوە کرد کە ئەم بەکتریا سوودبەخشانە زۆر بوون کە ئێمەی مرۆڤ هەچ کاتێ خواردمان بە شێوکی طبیعی ژمارەیەکی زۆر لە بەکتریای سوودبەخش وەرەگری لەو حاڵەتە زاڵ لەبێ بەسەر چی بەسەر بەکتریا زیان بەخشەکانە کە زاڵیش بوو ئێمە خاوەنی لەشێکی تەندروستەبی بەرگری لەشمان بەرزە بێتەوە مرۆڤەکان بەتایبەتی لە ئێستاە کە کۆڕۆنا بۆ کۆڤید-19 زۆر بڵاوە خواردنی ماست کارێکی باشە کە ڕێژێکی زۆر بخورێ باڵێ بە ڕێژەیەکی زۆر بخورێ بەڵام ماستێکی سروشتی طبیعی کە ئەم بەکتریا سوودبەخشانی تیابێت ئەگەر لە ماستێکی هاوردەشە ئەم بەکتریا سوودبەخشانە بە ڕێژەیەکی طبیعی هەبێ بە کوالتی کۆنتڕۆڵا بڕوە نرخی خۆراکی تەواو بێ ئەویش سوودی خۆیمان پێگەێنێ بەڵام هەمیشە شتێک بە سروشتی بەرهەم بێنرێ یەکەم نرخی خۆراکی زیاترە دووەمشان لە ڕووی تەندروستیەوە باشترە بۆیە لەو حاڵەتە زۆر من ئەو توێژینەوەی کە لە توێژینەوەکانە ئەمە بەوە گەیشتم وە زۆربەی کە زیا لە یەک توێژینەوەیانە زیا لە ئیسفادەم لە 215 توێژینەوە کرد کە ئەم بەکتریا سوودبەخشانەی بەکارهێنا وەکو سەرچاوە یعنی بینی کە بوو بۆ هۆی ئەوەی کە بەرزبوونەوەی بەرگری لە لەشە بوو بۆی کە بوو بۆ هۆی کاری ئەوەی کە ژێرپەنجە لە ئینسانەکە مەکاتەوە بوو بۆی کێکێ لۆی کە زۆر ئینسان بەدەستەوە ناڵێنێ
کەمکردنەوەی کۆرسپۆل لە خوێنە ئەمە ماستی کوردی فرێش ماستێک کە فرێش بێت و طبیعی بێت و ئەم بەکتریا سوبەخشانی تیا بێت. واک بڕیارماندا بوو لە یەکێک لە شەوەکاندا لەگەڵ لیژنەیەکی تایبەتی قایمقامەتی قەزای مرکزی سلێمانی چەند کارگەیەکی بەرهەمێنانی ماست کە شیری وشک بەکاردێنن بەسەر بکەینەوە. لیژنەکە دەڵێن هانی ئەو کارگانە دەدەن کە شیری فرێش و خۆماڵی لە هەوێنی ماستدا بەکاربێنن، بەڵام ئەگەر شیری وشکی ژمارەجە تەندروستیەکانی تێدا بێ مانای ئەوە نییە کە خراپە. دوێ ماساوە چیەوە؟ بۆ لە شوێنی سارد نییە؟ ساحیبەی هەوای لێ قوربانەوە ناکاتەوە ئەوە پێویستە لە شوێنی ساردا هەڵگیرێ. ماوەدی سەرەتایش پێویست نەخێ قوربانەوە ئامادەیە بۆ خواردنەوە. ئەوە بفرۆشرێ. بەڵێ بۆ فرۆشتن. ئەوە ماستاوە دوێ یا ماساوە کاک؟ دوو ماستاوە پێویستە لە شوێنی ساردا بە قوربان. کێشەی ساختکردنەوەی شیرمان هەیە شیری تەڕ لەلایەن خاوەن ئاژەڵەکانەوە بێت و ئەمانە بکرێت بە ماست هەم لە ڕووی قیمەی غیزاییەوە زۆر باشترە هەم لە ڕووی مادیەوە خاوەن ئاژەڵەکان ئیسفاداکەن تۆی بە کاربەر ئیسفاداکەی بەڵام بەداخەوە ئەمە هەمووی شیری وشکە ناوژراوە ماسی کوردی بۆن منە لەسا خەڵک بە کاربەر گیرۆ دێ بەدەست ئەم مەوزوعەوە بەناوی ماستی کوردیەوە لە بازارەکانە ساغەکرێتەوە و ئەفرۆشت. ڕێگە پێدراوە ڕێگە پێدرا کە چییە؟ بەڵێ مادە ئەوەلەکان گونجاوە بە بێستانداردی عراقی هاورداکرێت و ئەوەی کە تۆ لە ماڵەوە دروستەکە ئەمیش لێرە دروستەکە بەس بڕێکی زۆرتر و فرۆشێکی زیاتر. بەڵام خەڵک لە بازارە بە ناوی ماستی کوردی ناوی ماستی کوردیەوە خەڵک بەڕاستی پێ دڵم سەری لە شێوە نازانێت کام ماستە کوردیە کام ماستە خۆماڵیە کامە دەرەوەیە کامە چۆنەڵێ ئەوە بەڵام ئێمە ڕێمان پێداوە ینی ڕێ پێدراوە بەمە. وا دیارە هەفتەیەک بەر لە ئێستا سەردانی ئەم شوێنەکرا و هیچ ڕێنماییەکیش جێبەجێ نەکراوە. ئەمە فلتەری ئاوە. بەڵێ پێویستە ئەو کارگانی کە بە تایبەت ئاو زۆر بەکارێن ئاوەشێتە پێکاتەکانیانەوە پێویستە فلتەری ئاویان هەبێ بۆ پاک ڕاگررتنی ئاوەکە. تەواوەوە؟ بەڵێ بەڵێ زۆر باش زۆر باش. گلەیتان هەیە کە ئەمان هەفتەیەکە نەیەکە ئەمان بۆ نمونە بڕیارێکیان دەرکردووە بۆ ئێمە وەسڵمانەیە ئەبێ خۆ ئەوە نەمەوەڵات بنکە ئێمە بتوانین چاچیکە ئێستا ئەوە وتیانە و جارگلیانە بە وتیانە بە بڕێ ئەشیا تا بێ بێلا بێ ئەوە ئێمە ئەمڕۆ پاکوختەمان کردو بە چای خۆتان بینیتە نەخێر هەمووی هەفتەیە نابێ ئەگەریسە وەسڵەکە بێ بۆ ئێنە. سەردانی کارگەیەکی دیکەش دەکەین کە لە سەرەتاوە دەردەکەوێت ڕاچاوی هۆکارەکانی خۆپارێزی و خاوێنی کارگەکە دەکەن. ماسک و دەستکێش ناوە باش خۆیان هەیەە لێرا بوونی کۆمەڵێک کارتۆنی ڕۆن بۆ لیژنەکە دەبێتە جێگەی سەرنج و گومان. نەخێر نەخێر نابێ بەکاری بێن بە هیچ جۆرێک چونکە خۆی شیر نسبەیەک چەوری تیا نەخێر ماس پێویستی بە ڕۆنی تر نییە. بەڵێ ئەوە ئێمە ئاگاداریەکەینەوە نەخێر ئاگاداریەکەینەوە کە ڕایگرێ ئەوە چکە خۆی ئەوەی ڕێپێدراوە لە دنیا 3 بۆ 3.5 ڕێژی چەوری شیر هەرەونەیە بەڵام شیرێک نووسراوە لە سادە چەوری ئایا چۆن بۆی ئەمە تەبعاً بۆی زیادەکرێت خۆی تایبەتە ماس بڵێ ڕەفز کراوە لە هەموو گیانە ئەوە ڕەفزە لێرە بەکارێت پەسەند نییە. لە هەردوو کارگەکەدا کە سەردانمانکردن دەرکەوت شوێنی کۆگاکردن و هەڵگرتنی شیرە وشکەکان نەشیاون و گەرمن. سوڵەکە لەسەر کەم و کوڕێکانە کەم و کوڕێکا وەکو کاک دکتۆر فەرمووی یەک ئەو چەوری کە تێ ئەکرێت ڕێپێدراونی ئەو ڕۆنی کە تێکرێت بەڵێ دووەمینیشی ئەو مادە خاوەنی کە تێدا ناوە مەخزنەکەی فێنەک نییە گونجاو نیە بۆ هەڵگرتنەکەی وەکو ئەوە خەرامێ ئەوە لیژنی باڵا دیارێ. هەر بۆیە لیژنەکە بە چەند خاڵێک کە مکورتەکان دەنووسن و سوڵەی سەرپێچیەکان دەدەن بە بەرپرسانی کارگەکە. بەداخەوە خەڵک پابەند نابێ بەڕاستی خاوەنکارەکان پابەند نابن. لەم پرۆگرامەدا ئەوە دەرکەوت کەوا پێویستە بە شێوەیەکی ورتر چاودێری کارگەکان بکرێ. پسپۆڕان دەڵێن چارەسەری سەرەکیش بۆ ماستی کوردی کە ئایا چۆن بناسرێتەوە ئەوەیە کەوا بکرێت تەواوی بەرەمهێنەرانی ماس واتە ماستی کوردی
ستیکەری تایبەتیان پێ بدرێ و لە گەڕک و گوند و ماڵەکاندا لەژێر کۆنتترۆل دابن هەرچەندە ئەم کارە کات و وزە و ستافی زۆرتری دەوێ بەڵام لانی کەم لە دوورمەودادا خەڵک دڵنیاتر دەبێتەوە لەو ماستەی کە بەکاری دەهێنێت. لە هەرێمی کوردستاندا چەندین کارگە و شوێنی بەرەمێنانی بابەتە شیرەمەنیەکان هەن کە لە شیری کوردی ئەوان دێن بەرهەمی شیرەمەنی دروست دەکەن و دەڵێن بێمنەتن هەر لیژنێکیان شوێنێک بێن سەردانیان بکەن و لە بەرهەمەکانیان بپرسنەوە بەڵام ئەوەش نەشاردایەوە کە چەندین شوێن هەیە کە نەناسراون شیری وشک دەکەن بە ماستی کوردی و بە ناوی ماستی کوردیەوە دەیخەنە بازاڕەوە و دەیفرۆشن ئەمەش نەتوانراوە تا ئەم ساتە کۆنتترۆل بکرێ تا بەڕامێکی دیکەمە لای لە خۆشییا بن خۆتان.